ئەمە دووەم جارە خەو بە حەجوا بین و جارێکەشە بینیمەوە لە حەج بوو. کاک عەدنان من ئەمەم بۆ مامۆستا سامان باس کردووە بۆ زۆر کەسیش لەوانەیە کاکڕازی لەدەم من بیستی بێتی. من ساڵی 2004 خەڵک بۆ حەج دوای ڕۆخانی سەدام و ئەو وەزعە دەرگای حەج کرایەوە ناوی خۆم نووسی بۆ حەج لە خەوما بەر لە ئەوەی ناوەکان تەست بێتەوە لە خەوما من لەگەڵ ئەو خەڵکە کەوتمەتە ڕێم بۆ ئەڕۆم بۆ حەج دەرگای یعنی دیوار کەوتە بەردەمان و نیان یاڵا من بگەیمە دەوری مەکە زانیم ئیتر ناوم نایەتەوە هەر نەڕۆیمە دوایشە بزان ناوم تێتۆ یان نایەتەوە. ساڵی 2005 ناوی خۆمم نووسی لە خەوما پێش ئەوەی ناوەکان تەسلیم ببێتەوە یعنی ناوەکان بێتەوە لە خەوما کاکە وتیان بەخوا برا مەجالت نادەین کورەوتە من نزیک کەعبە بووم هەر خەڵی کاگەمە مەکە وتیان بەخوا برا ناڕۆی بگەڕە دواوە گەڕانێمە دواوە هاتمە دواوە زانیم ناوم دەرناچێت. لە 2006 دووبارە ناوم نووسیەوە لەگەڵ کۆمەڵێ برا و کەسوکارە ناوم نووسیوە سوبحان الله گەیمە کەعبە ئیتر ئەوە دیواری مەکەیە ئیتر ئەڕۆیتە ناوە تەواف بکەی لە خەوما گوێم لە حرەمە لە حرەم وتارە وترێ لە حرەمە لە ناو حرەمە سەماعەکان قسە ئەکەن وتارەدەن وتیان بەخوا برا سرەی تۆ نییە کوورەوتم برا من گەشتمەتە ئەی رەبی کەنە خاتری خوا ئەگەر من بڕۆمە ژوورە چی ئەوێ وتیان بەخوا برا ناچتە ژوور بێئومێد بووم وتم ئیتر تەواو من حەج نابێتە نسیبم دیارە من قسمەتم وایە شتێک هەیە لە مەوزوعەکانە من قفڵە دەرگام 3 ساڵ بەسەر یەکا بەخوا چوارەم ساڵ 2007 وتم بەخوا براتر ناو نانووسم تەواو مەسەلەکە ئەیلاولایتیانە خوای پەروەردگار شتێکی کرد ئیتر تەواو ناوم نەنووسی کاتێ نزیکی ئەوە ئیتر خەڵک ناو دەرچوو خەڵکتی خۆی ئامادە کردووە مانگێکی ماوە بۆ حەج وتیان وەڵا برا خەوم بینی لە خەوما دەرگای حەج ئەڕۆم بەرەو حەج ئەو خەڵکە دەرگا کرایەوە و تەوافم کرد و ئیتر تەواو حەجی خۆمم کرد هەڵسام و بە خێزان و مناڵەکان وتم شەو بوو وتم کاکە بیکەنە خاتر خوا من خەوی ئاوم بینیە تو ێژی چی خێزان وتی خێزانم وتی ئینشاڵڵا بێتە نسیب وتم چیە بێتە نسیبم خۆ برا من ناو نەنووسیوە تا بێتە نسیب وتی دەی خۆ مەرجێر ئەمساڵ هەر ئەبێت و خوایش قەرارێکی دە هەر ئەبێ بە بەیانیەکە یا بە دوو بەیانە مامۆستا مەلا مستەفا مدیری ئەوقافە لەوانەیە خۆکیاڵی خۆی گوێی لێ نییە ئێستا تەلەفۆنی بۆ کردم وتی مامۆستا سەلام عەلەیکم وتم عەلەیکم السەلام لە کفریم ئەو کاتە لە مزگەوتی حاجی مەدحەت بووم وتی مامۆستا خۆ تۆ حەجت نەکردووە وتم نا وەڵا حەجم نەکردووە وتی حەزەکەی حەج بکەی وتم وەڵڵای حەزەکەی چییە وەڵڵا ئەمەنە حەزەکەم ئەیتر دەرەجەی نییە وتی کاکە ڤیزەکانی هەموو کوردستان لە بەغا گێری کردووە کەس ناوێرێ بچێ بۆ بەغا بۆ ڤیزەکان بێنێتەوە ڤیزەی عێراق گشتی تێکەڵ بووە ئەبێ هی کوردستان جاکەیتەوە بیهێنیتەوە بە کوردستان بەڵام کەس ناوێرێ بچێ ئەگەر گیانی خۆتت لێ زیاوە ڕۆحی خۆتت لێ زیا بچۆ بە بەغا بیهێنەوە ئەیوتم کاکە خۆ یەک سیارە ناوێرێ بچێ بە بەغا دەرگای بەغا سیارە ناڕوا یەک سیارە بۆ لە کفری و لە کەلارەوە دەرناچوو بۆ بەغا وتی وەڵا ئەگەر حەزەکەی ئینی تیارە دووە بڕم و بە تیارە بچوو بە تیارە لە سلێمانیەوە بە بەغا یا لە هەولێرەوە بە بەغا نەک سلێمان من ئەزانم حەجەکەم خەوم بینیوە ترسم نەما یعنی بترسم بەڵێ وەڵا شتێکە بێومانە وتی بەس هەرچی ڕوویدا ئەوە لەسەر خۆتە من حەقم نییە وتی کەس ناوێرێ بچێ کەس ناوێرێ بچێ وەڵای تر کەوتمە ڕێ سپاس بۆ خوا لەگەڵ مامۆستا سۆرانی ئامۆزامە گەیان مێمەتاری هەولێر لەوێ سێرم کرد نوێنەری یەک دوو شوێن تریش ئامادەیە کاکە سەرکەوتین بۆ مەتاری بەغا لە مەتاری بەغاوە هەمەر لە دواو هەمەر لە بەردەمەوە حیمایەمانە کە هەتا گەیشتنەتە هەیئەی حەجی بەغدا ئیشەکە بواە بە یەک هەفتە تەواو بواە من لەبەر ئەوەی ئەمەنە پەلەم بۆ حەزمە کرد شەو ڕۆژ نەخەوتم هەر نەخەوتم هەر هیچ نەخەوتم سپاس بۆ خوای پەروەردگار بە دوو ڕۆژ و تاقێک کۆتاییم پێهێنا هەمووی ڤیزەی کوردستانم گشتی هێنایەوە هێنامەوە لە مەطعەم جاب لە بەغداوە سوار کەوتم بۆ مەتاری سلێمانی و سپاس بۆ خوا لە مەتار چاوەڕوانم بوون ڤیزەکانم گەیاندەوە و خۆشمیان خست لەگەڵ جەماعەتە و سپاس بۆ ئەڵڵا الحەمدولیلا بە فەزلی خوای پەروەردگار 2007 چوون بە حەج مەبەستم ئەوەیە خەو کە مامۆستا سامان وتی بچۆ یعنی مەبەستم ئەوەیە کە خەو دەلیلە دڵنیا بن دەلیلە دڵنیا بن ئەمەیان کە من بۆتانی باسەکەم ئەمە حەیون من هامە بەردەمتانەوە حەی و نورزەق ئەمە تەزجیل ئەکرێ بۆیە من ئەیڵێم لێراکە
جنابیشتان گوێتان لێتی خی گەورە لە گوناحمان خۆش بێ ئینشاءالله